بەدەستخۆشیەوە بۆ هاوکارانمان بۆ ئامادەکردنی ئەم راپۆرتە لە شاری کەرکووکی خۆشەویست تایبەت بە ڕۆژی جیهانی شانۆ. لە ڕۆژی جیهانی شانۆیە ولیام دافۆ ئەکتەری جیهانی شانۆکار پەیامێکی هەیە، پەیامێک تایبەت بە ڕۆژی جیهانی ساڵی 2026 ئەو دەڵێت لە پەیامەکەیدا کەمە کورتێک لە پەیامەکەیەتی کە پێشکەشتانەکەم لە جیهانێکی پڕ لە توند و تیژی و دابەشبووندا ئاڵنگاری گەورەی ئێمە پاراستنی شکۆی شانۆیە. ئەو پێی وایە شانۆ نەکات بەسەربردنێکی بازرگانیە و نەنەریتێکی وشکی دەستگاییە، بەڵکو تەنیا شوێنێکە بۆ بەیەگەشتنی مرۆڤەکان و پرسیارکردن لەوەی ئێمە بەرەو کوێ ڕۆین. دافۆڵێت شانۆک و فۆرمێکی هوەری تەواو لە ڕێگەی چیرۆک و جوڵە و سینۆگرافیە و پێمان دەڵێت ئەم جیهانە چی بووە و ئێستا چییە و گرنگتر لەوەش دەکرێت چی بێت. ئەمە کورتەیەکە لە پەیامەکەی دافۆ لە ڕۆژی جیهانی شانۆیە. بە شێوەیەکی ڕاستەخۆ چینەوە کەرکووک لقی کەرکووکی سندیکای هونەرمەندانی کوردستان لە ڕۆژی جیهانی شانۆدا سەردانی هونەرمەندانەکات. بە شێوەیەکی ڕاستەوخۆ هاوکارمان ئاسۆ ئەحمەدمان لەگەڵە. ئاسۆ سڵاوت لێبێت، ئەم کاتت باش. سڵاوتان لێبێت بینەرانی کورسات. دیارە ئەمڕۆ 27 ئازار ڕۆژی جیهانی شانۆیە لە جیهاندا. ئەوەی هەیە لە ئەمڕۆدا لە پارێزگای کەرکووک سندیکای هونەرمەندانی کوردستان لقی کەرکووک هەڵدەستێ بە بەخشینی خەڵاتی ڕێزلێنان بە ژمارەیەک شانۆکاری پارێزگای کەرکووک چەپکە گوڵیان پێشکەشەکەن و لە هەمان کاتدا خەڵاتی ڕۆژی جیهانی شانۆ پێشکەش بە شانۆکاران دەکەن. ئەوەی جیاوازە ئەمساڵ سندیکای هونەرمەندانی کوردستان لقی کەرکووک خۆی هەڵدەستێت سەردانی ماڵی شانۆکارەکان دەکات. ئەمەی ئێستا دەیبینن کاکە حەمەی شانۆیەکە یەکێکە لە شانۆکارە دیارەکانی کوردستان. من دەمەوێت لەگەڵ مامۆستا مەریوان زەنگەنە قسە بکەم. مامۆستا سپاس بۆ ئامادەبوونت. بەرپرسی ناوەندی شانۆ لە سندیکای هونەرمەندانی کوردستان لقی کەرکووک، ئەمڕۆ چیەکان سەردانی ماڵی شانۆکارەکانەکەن، چیان پێشکەشەکەن و لە ڕۆژی جیهانی شانۆدا پەیامتان چییە بۆ هونەرمەندان و شانۆکاران؟ دەستان خۆش بێ، زۆر سپاس بۆ ئەم کەناڵە جوانە کە بەردەوام لە خەمی هونەر و هونەرمەندان و شانۆکارانە و ڕۆژی شانۆی جیهانی پیرۆزەکەم لە هەموو شانۆکارانی جیهان و بە تایبەت لە شانۆکارانی کوردستان و تایبەتریش لە شانۆکارانی کەرکووک. هەڵبەت ئێمە لەم ڕۆژەیە وەکو نەریتێ لە هەموو جیهان کۆمەڵە نمایشی شانۆی یەکرێ وێڕای وتەی ئەو ڕۆژی جیهانی شانۆ کە هەر ساڵەوەیەکێ لە نووسەر یاخود دەرهێنەر یاخود ئەکتەرە ناودارەکانی جیهان ئەینووسێتەوە و دواتر کۆمەڵێ شانۆکار ڕێزێنانی بۆکرێ هەر کەسە و لە شاری خۆی و لە وڵاتی خۆی. ئێمەش وەکو سندیکای هونەرمەندانی کوردستان لقی کەرکووک پێمان باش بوو ئەم ساڵە ڕێزێنانەکە بە شێوەیەکی جیاواز بێ و لە بریەوەی ئێمە بچین مەراسیم ساز بدەین. ڕەنگە بارودۆخکە هەندێ لەبار نەبێ. پێمان باش بوو خۆمان بچینە ماڵی ئەو هونەرمەندە شانۆکارانە و ڕێزێنانیان بکەین لە بری ئەو هەوڵەماندووبوونەی کە چەند ساڵێکە ئەوان تێکۆشان و کارەکەن لەم بوارەیە لە بواری شانۆیە. دەستخۆش. سپاس بۆ تۆ مامۆستا مەریوان زەنگەنە. دەوێت لەگەڵ کاک محەممەد شانۆ قسە بکەم، یەکێک لە شانۆکارە دیارەکانی کەرکووک. سپاس بۆ ئامادەبوونت، پیرۆزت بێت. پەیامتان چییە ئەمڕۆ کە ڕۆژی جیهانی شانۆیە وەکو شانۆکارێک لە پارێزگای کەرکووک؟ سەرەتا بە خێراتنی ئێوە کەم سوپاسی سندیکای هونەرمەندانی کوردستان لقی کەرکووک، مامۆستا سیروان عومەر و ستافی سندیکای هونەرمەندان مامۆستا مەریوان و هەموو ستافە ئازیزاکەم کە ئەمڕۆ هەستان بەسەرکردنەوەی هونەرمەندانی شاری کەرکووک و چەپکە گوڵ و ڕێزلێنانی ماندووبوونیان پێبەخشی. دیارە من بۆ ئێمە وزەیەکی تایبەتە کە پێمانەدا کە بەردەوامی دووبارە مۆڕاڵمان بەرزەکاتەوە. ڕۆژی جیهانی شانۆ پیرۆزبایی تایبەتمەیە بۆ هونەرمەندانی تەواوی کوردستان، شانۆگارانی گەنج و ئەزمونانی پێشووتریش بۆ بە تایبەتی شانۆکارانی کەرکووک بەگشتی. بۆ من ڕۆژی جیهانی شانۆ دووبارە ئەوە دەرەخاتەوە کە یەک دنیا هوزەی جوانمان هەیە، بەڵام بەهۆی بارودۆخی تایبەت و بارودۆخی گشتی زروف و قەیرانەکانەوە ناتوانن بێنە سەر تەختەی شانۆ. پەردەی شانۆکان دادراونەتەوە بەوەی ئەو بارودۆخی کەوا نیشتیمانەکەمانی تێکەوتەوە، بەڵام لە هەر هەنوو ساتێ بێم شانۆکارانە ئامادەن، یعنی وەک جەنگاوەرێک وان هەر کاتێک وڵاتەکەیان دۆخەکەیان پێویستی بێ
پەردەی شانۆکەلادن و دێنە سەر شانۆ پەیامی ئاشتی پەیامی پێکەوژیان پەیامی خۆشەویستی جوانی ئەبەخشن بە خەڵک پەیامی خۆشەویستیە بەم ئەبەخشن بە بینەرانیان. شانۆ هەمیشە ڕۆڵی ئەو قوتابخانەی بینیوە کە گەلی پێگەیاندووە کە ئەم پەیامە لە برێختەوە بۆ ئێمە ماوەتەوە. زۆر سپاس بۆ تۆ کاک محەممەد. بەڵێ بینەرانی کورسات نووس ئەوەی هەیەمە ئاماژەی پێ بکەم لە ساڵی 1960ەوە ڕۆژی 27 ئازاری هەموو ساڵێک بە ڕۆژی جیهانی شانۆکاران ناسراوە. پارێزگای کەرکووکیش دەوڵەمەندە بە هونەرمەندی شانۆکاری باش تاوەکو ئێستا 8 خولی شانۆی فیستیڤاڵی شانۆی سەرشەقام لە کەرکووک بەڕێوە چووە کە شانۆکارانی کوردستان وڵاتانی دراوسێت تەنانەت شانۆکارانی جیانیش هاتوون لە فیستیڤاڵی شانۆی سەرشەقامی کەرکووک بەشداریان کردووە. ئەمانە زانیاریەکان بوون دێمۆلایەوە.